بەڵێ زۆرم پێ ناخۆشە، نەتەنیا زۆرم پێ ناخۆشە بەڵکو لە ناخی دەروونمەوە بەڕاستی عاجزم لەو بارودۆخە بە هەموو هێز و توانای خۆمەوە وەکو ئینسانێکی کورد و وەکو گۆرانی بێژێک محکوم یەکەم. بەڵام تەنیا شتێک کە گرینگە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بەداخەوە بۆ کەمکاری خۆمان، یعنی ئێمە نەمانتوانیوە بەرامبەر بە داگیرکەرەکانی خۆمان یەکگرتوو بین. ڕاستە ئێمە بە ساڵانێکی دوور و درێژە خەبات دەکەین، بەڵام پێم وابێ ئەگەر خەڵکی کورد بەگشتی یەکگرتوو بێ، حیزبەکانی کوردستان هەموو حیزبەکان ئەو حیزبانەی کە لە کوردستان خەبات دەکەن بۆ مافی گەلی کورد، ئەگەر یەکگرتوو بن، ئەگەر کارێ بکەن کە بە دیالۆگ و بە ئاشتی یەک بگرن، هیچ کاتێدا داگیرکەرانی کوردستان ناتوانن ئاو هەمان لێ بکەن. ئەوە زۆر گرینگە. هیوادارم جارێکی تریش من ئەمە ئەڵێم، خەڵکی کورد بە تایبەت حیزبەکان، من ناڵێم خەڵکی کورد، بە تایبەت حیزبەکانی کوردستان واز لە دژایەتی یەکتر بێنن، بەرژەوەندی حیزبی لە بەرچاو نەگرن، بەرژەوەندی میلەتی کورد و نەتەوەی کورد لە بەرچاو بگرن، بۆ ئەوەی کە بتوانن بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان یەکدەنگ و هاوڕا بن. وەکو گۆرانی بێژێک، وەکو ئینسانێک، جارێکی تریش دەڵێم محکوم یەکەم کارێکی زۆر دڕندانەیە. ئەمە یەکەم جار نییە کە ئێمە ئەمەمان بەسەردێ، یەکەم جار نییە کە هاوڕیانی پێکاکە ئامایان بەسەردێت. ئەمانە ساڵە خەریکی خەباتن، بەڵام ساڵە دەوڵەتی داگیرکەری تورک بە هەموو هێز و توانای خۆیەوە لێیان دەدا. بەڵام ئەوان ئەوە بزانن کە خەیاڵیان خاوە. لەوە زیاتریش ئێمە کێشە و گرفتمان بەسەر بێت، لەوە زیاتریش تووشی کێشە و گرفت بین، دیسان خەڵکی کورد هەر کۆڵ نادا و خەباتی خۆی بڕێوە دەبات. 100% هەرچەند لە سەرەتادا باسم کرد، ئێستاش دیسان باس یەکەم، ئەگەر حیزبەکانی ئێمە، ئەگەر حیزبەکانی کوردستان واز لە دووبەرەکی بێنن، ئەگەر حیزبەکانی کوردستان هاودەنگ و هاوڕا خەریکی خەبات بن، ڕێز و حورمەت بۆ یەکتری دابنێن، لانیکەم ڕێز بۆ خەڵکی کورد دابنێن، پاشان ئاگاشیان لە دژمنەکانی خۆیان بێت، هیچ کاتێ ئێمە تووشی کارەساتی ئاوەها گەورە نابین. تێدەگەی من پێم وایە حیزبەکانی کوردستان جارێکی دیکەش ئێڵێم ئەبێ هاوڕا و هاودەنگ کارێ بکەن کە پێکەوە خەبات بکەن، لانیکەم پێکەوە خەباتیش ناکەن، دژایەتی یەکتر نەکەن، کارێ بکەن کە بە دیالۆگ و ئاشتی هەموو کێشەکانیان چارەسەر بکەن.